ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة. هەمووان چاویان پڕ لە فرمێسک و دڵ پڕ لە خەمە بۆ جیابوونەوە و جێهێشتنی مانگی پیرۆزی ڕەمەزان. إنك أنت الوهاب. لە ئێستاوە خەمی لە دەستدانی دەخۆن و لەوە دەترسێن کۆتا دیداریان بێت و تەمەن ڕێگا نەدات و ساڵێکی دی پێی نەگەنەوە. نون والقلم وما يسطرون. دوای مانگێک لا بەڕۆژوبوون و خۆگرتنەوە لا خواردن و خواردنەوە ڕۆژوانان دەڵێن ڕەمەزان میوانێکی خۆشەویست بوو کە ئاوێتەی ڕۆح و دڵ و دەروون بوو بۆیە با ماڵ ئاواییکردنی غەم دامان دەگرێ و تەواو بۆی بێتاقەت دەبین. ئینسان حەز دەکات هەنی ڕەمەزان کە تەماشا دەکەی گەرمە گوڕێکی زۆر گەورە هەیە خەڵک ڕووی لە مزگەوتە ئیمانی خەڵکی نوێ دەبێتەوە شەحنێکی گەلە گەورەیە تاپەن بەڕاستی پیا و پێی ناخۆشە کە لەم بەرەکەتە بجێ دەمێنێت دەڕوا تا ساڵێکی دیکە ئادەی بینینەوە یان نایبینینەوە حقت پێمان ناخۆشە کە دەڕوا زۆر هەست بە نیگەرانی دەکەین چونکە بەڕاستی دەرفەتێکە ئێستا نازانی لەگەڵ خۆمان تێکەڵاو بووە نازانی ئێمە دەگەینە ڕەمەزانێکی تریان ناگەینێ ئەو خی گەورە بخۆی دەزانێ جا بۆیە نیگەرانین ئەو هەلەمان جارێککە دەست نەکەوێتەوە. ڕەمەزان میوانێکی زۆر ئازیز بوو لامان بە ڕۆژ تێیدا بە ڕۆژوو بووین و بە شەو نوێژمان دەکرد تەراویحمان دەکرد و لەگەڵ گۆشت خوێنمان تێکەڵ بوو بەڕاستی زۆر بە پەرۆشنکەوە بەجێمان دێڵێت. مامۆستایەکی ئاینی دەڵێت ڕەمەزان دیاریەکی خودایە وەک دەرفەتێکی زێڕین دەدرێت بە مسڵمانان تاوەکو تیایدا توێش و کۆ بکەنەوە و خودا لە خۆیان ڕازی بکەن. بەمعنای کەلیمە یعنی ڕەمەزان هەموو بەنداتەکان یان زۆربەی بەنداتەکان کۆ دەکاتەوە فەلسەفەکانی زۆر ڕوونن بەرهەمەکانی زۆر دیارن و قەڵباڵغی مزگەوتەکان تۆبە و گەڕانەوە خێر و زەکات دڵخۆشکردنی هەژارەکان کەمکردنەوەی فرمێسکەکان زۆرکردنی خەندەکان لە ڕەمەزان لە هەر کاتێک زواتر دیارە. لە کۆتاوێستگەی ڕەمەزاندا و وەک زیندووکردنەوەی سونەتی پێغەمبەری پێشەوە درودی خودای لەسەر بێت پیا و ژن و گەنج و پیر و منداڵ با گەرم و گوڕیەوە لە دەشەوی کۆتاییدا لە مزگەوتەکاندا دەمانەوە و چاویان لە بەدەستهێنانی ڕەزامەندی خوایی و پاداشتی لەیلەت القەدر بوو. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.